ئێمە دژی ئەو شەڵتەرین کە هەیە کە هیچ بنەمایەکی مرۆڤایەتی و ویژدانی تیانە لەوێ. لە ئاگادارینامەیەکی سەرۆکاتی شارۆانی سلێمانی داهاتووە کە بۆ ماوەی 1 هەفتە هەڵمەتی دەستگیرکردنی سەژی بێلانە دەست پێ دەکات لە شاری سلێمانیدا ئەگەر هاوڵاتیان هاوکاریان بکەن بۆ هەر سەجێک کە بیگرن و ڕادەستیان بکەن بیبن بۆ شەڵتەرەکە بڕی 3000 دینار وەردەگرن. ئەم بەشێک لە هاوڵاتیان پێیان خۆشەوەکو کەسابەتێکی بینن و هەندێکی دیکە پێیان ناخۆشە. من ناتوانێت لای شادی عەلی سەرۆکی ڕێکخراوی هانای ئاژەڵەکە فەرمیت ئێرە ئەم هەڵمەتە چییە خۆی لە چیا بین و ئێوە تا چەندێ لەگەڵیان؟ بێگومان ئەم هەڵمەتە بەلای ئێمە شتێکی تازەگەری نییە. ئەمە بۆ ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵە ینی سەرۆکاتی شارەوانی بەردەوامە لە ستەک بردن. تقریبا وا 4 ساڵ زیاترەوە بۆ پێنجەمین ئەچێت کە شەڵتەرێک دانراوە و شارەوانی سلێمانی سەرپەرشتیەکە. ئێمە هەڵبەتە لە سەرتا شەوتومانە دژی ئەوە نین کە سەگەکان کۆ بکرێنەوە و لە کوچە و کۆڵانەکان نەمێنن. ئێمە دژی ئەو شەڵتەرین کە هەیە کە هیچ بنەمایەکی مرۆڤایەتی و ویژدانی تیانە لەوێ. لەبەرەوەی کە کۆمەڵە کەسانێک ئەیبن بەڕێوە ئەزمونیان لەو کارەیان نیە. ئێمە چەندین جار بە نووسرا و بەدانیشتن ینی سەرۆکاتی شارەوانی خۆیان ئاگادارن کە چەندین جار هەنگاومان ناوە بۆ ئەوەی کە ئێمە هاودەنگ و هاوسۆز بین لەگەڵیانە. ئەم کێشەیە تەنها بە کێشەی خۆیان نەبینن بەڕاستی خۆی ئەم ئەرکە ئەبێت ڤێتەنەری سلێمانی ڕێکخراوەکان ئاژەڵ دۆست بگیرێتە ئەستۆ. لەبەری کە تۆ کۆمەڵە کەسانێک لەو بوارەیە شارەزان کە ئێستا بەداخەوە شەڵتەرەکان ینی هیچ بنەمایەکی نە تەندروستی نەخواردن پێیان ینی ئەگەر هەر کەسێک ئەڵێ ئەم شتەوانە با بچێ بەساوی خۆی ناو شەڵتەرەکان ببینێ. هەر شەڵتەری سلێمانی نیە، کەرکووک زۆر لە سلێمانی خراپترە، هەولێر زۆر لە کەرکووک خراپترە. ینی هەموو شەڵتەرەکان وایە شەڵتەر خۆی بنەمایەکە کە لە هیچ وڵاتێکی جیهانە باشی بەدەست نهێناوە. لەبەری کە تۆ ناتوانیت کولفەی ئەم هەموو خواردنە چاودێری ئەم هەموو سەگە بکەیت. تەنها شەڵتەر بۆیە تۆ بە کاتێی هێڵیتەوە نەزۆکی کەیتیان ئاڕی بۆ بکەیت و بخیتەوە ژینگەیە کە دیاری کراوە بێ ئایا دەرەوەی شار ئایا ئەو شوێنانە کە شارانی خۆی دیاری بکات بۆی کە بتوانین خواردن و پێداویستی و ئاو بگەینین ئەو جێگەیە نەک ئەوەی کە تۆ زیندانی بکەیت هەمووی چەرم و ئێسکی بە دەرەوەی لەوێ هەمووی یەک پارچە تووشی نەخۆشی گەڕی بۆ کەسیش خۆیان تێناگەێنێت تەنها هەمووی وەجبۆز بە ئەمرن و وەجبێکی تری خرێتە شوێنە. ئێمە دژی ناو شەڵتەرەکەین کە ئەو کارەساتی ئێستا لێ بوونی هەیە. جارێخان باشە ئەکری ئەو هەموو سەگەش لەسەر شەقامەکان بن لە هەفتەی ڕابردووە جێگری بەڕێوەی تەندروستی سلێمانیش سەگ پەلاماری یابوو ئەم حاڵەتە چەندی حاڵەتی دیکەش هەیە وەکو مناڵ هەیە نزیک قوتابخانەکان هەیە. ئێمە هەرگیز سەرگیز ینی ئەومان و تۆ دژی ئەوەین کە سەگ لە کوچە کۆڵانەکان بێ هەمیشە وتومانە ئەوەی کە قوربانەیە ڕاستە مرۆڤە بەس ئەوەی کە دوو ئەوەندە قوربانەیە سەگەکەی لەبەر ئەوەی کە زۆر ئازاران پێگا وەرن ئامارێک وەرگن لە ئێمە ڕزانە ڕۆژانە چەند کەیس ئێمە ئەچینە سەر ئەو ئاژەڵە بێلانانە چیان پێکرێت لە مرۆڤ ئەو کەیسانە چین کە ئێمە ڕۆژانە خەریکیانی دەست بڕین قاچ بڕین گوێچکە بڕین دانشکان تێزاب ینی شیش پیاکردن ئەمانە هەمووی ئەوانە کە ئێمە ڕۆژانە ئەچینە سەریان وەگەر لە نەخۆشخانەکان مانی جارێک ئامارێکە بەدەستەوە ئێمە ڕۆژانە ئاماری پەلاماردانی سەگمان لایەن مرۆڤەوە کە چیان پێکرێت بەڵگەی ڤیدۆیمان هەیە کە چیان پێکرێت. یعنی ئەمە لە هۆکاریەوەی کە ڕفتاری مرۆڤ لە کۆمەلگای ئێمە ئەبێت هۆشیاری بڵاو بکرێتەوە ڕاستی بە تایبەتی لە میدیاکانەوە بە خۆشحاڵی و میدیای ئێوە ینی دائیمەن لە ئێمە یەکەمینە لەبەری کە قسەکان بەڕاست و ڕوانیە گەێنێت ئەو پەیامانی کە ئێمە هەمانە بەڕاستی ئەیگەێنێ نەک ئەوەی کە مان شتێک ئەنووسنەوەیکەن بە شتێک بۆی کە ئاگرەکە خۆشکەن نەخێر ئێمە هەمیشە وتومانە لە کوچە کۆڵانە بانەمێنن شوێنیان ئەوێ نیە لەبەروی کە یەکەی نیشتەجێبوون کارێکی وای کردووە کە ئەم سەگانە بە لێشا و زۆر بن لە ناوگەڕەکەکانە بە بەڵگەوە بە ڤیدۆ هەموو شوێنەکانمان لەلایە ئەو شوێنی کە کراوە بە یەکێکی نیشتەجێبوون 100 سەگی تیا بووە ئەم یەکە ئەم خاوەن پرۆژەیە هاتووە سیاجی کرد و 100 سەگەکەی هەڵایە دەرەوە بۆ کێ بۆ ناو گەڕەک و کۆڵانەکان ئەم سەگانە کاگەڕن لە برسا ئەگەڕن زەبڵ نەماوە خۆڵ و خاشاک نەماوە لەبەرەوە بێت تۆ بگەڕی بۆ کارێکی وا کە چارەسەری بنەڕەتی بکە ئەم کێشەیە چارەسەری بنەڕەتی نیە کۆکردنەوە لە شەڵتەر 5 ساڵە کۆکرێنەوە هەولێر بە هەمان شێوە بە هەزارها سەگی کۆکردەوە کە نیوەشی بەداخەوە هەمووی ئەمرێت پارێکە دیاری کرا ئەمە واکە کە هەوڵاتی هەن بە هاوکاری شارەوانی بن نا بەداخەوە ینی ئەوە شتێک نیە سەگ شتێک نیە خەڵک هەموو کەسێک بتوانێت بیگرێ سەگ تەنها ئەوانە مەسکن ئێستا ئێمەین کە ترسمان نیە لیان ئێمەین کە هەمیشە لە ناویانین تیماریانەکەین بەڵام کۆمەڵە کەسانێک هەیە بەلاشی ئاڕاستەکە هیچی نەکردووە ئەترسێت جا ئێستا گەبێت ئەو حاڵەتە بخرێتەوە کە بڵێت سەگەکان بێنن بەڕاستی و بێویژدانیە.